ئازیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکتری ڕاڤا بە دیدارتان شاد دەبین. پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان تەوەری بەرنامەکەمانە بە میوانداری زۆر بەڕێز کاک عنایەت نامێر کادری پێشکەوتووی پارتی دیموکراتی کوردستان. کاک عنایەت خۆشحاڵین و بەخێر بێ. زۆر سوپاس بۆ جەناب تو بۆ سەربازەونەکانی پشتی کامێرە و کۆی تەلەڤیزیۆنەکەتان و ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو خەڵکی کوردستان و سەری ڕێز بۆ شەهیدانی کورد و کوردستان داهانەوێنم و هیوای چاکبوونەوە بۆ هەموو بریندارانە خوازم و ئاواتوری ئەم گەڕانەوەی هەموو ئاوارەکانە بۆ شوێنی خۆیان. کاک عنایەت پێمان خۆشە لەم کۆتایی ساڵەیە باسی پێشێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین. ئەگەر بگەڕێنەوە بۆ ساڵی 2010 کە بە دوو هەڵبژاردننی چارنووستا تێپەڕی و ڕووداوە سیاسیەکان یەک لە دوای یەک لە بەتایبەتی لە عێراقا ئەگەر ببینین بۆ نمونە دوای ئەوەی کە 30 ئەیلول خەڵکی کوردستان چوونە سەر سندووقەکانی هەڵبژاردن و ئێستا پارتی دیموکراتی کوردستان کە هێزی یەکەم و براوی یەکەمە ڕاستپێراوە بۆی کە حکوومەت پێک بهێنێ. ئەوەی کە چاوەڕوان نەکراو بوو بۆ بەشی لەلایەنە سیاسیەکان بەتایبەتی ئەوانەی کە ڕەنگە خوێندنەوەی سیاسیان لە ئاسی پێویستان نەبێ ئەو بوو کە پارتی لە یەک وەختا دوو کاندیدی پێشکەش کرد بۆ سەرۆکاتی هەرێمی کوردستان و سەرۆکاتی حکوومەت. وایە خوێنیتەوە کە پارتی ئەوێ لە ڕێگەی بەتایبەت پێشنیارکردنی پۆستی سەرۆکی هەرێمەوانەیە ئەوێ گرێکگوێرەکان بکاتەوە و لەم سەرەتای ساڵەیە و لەم کابینە نوێیە گوژمێکی تر هەنگاوێکی تر بۆ پرۆسی حکومڕانی لە کوردستان بەتایبەت بە ئاخاری چارەسەرکردنی کێشەکان هەبنێت. سوپاس بۆ جەنابەت سەرەتا و بە هیوام یعنی جەنابەت دەزانی خواستە سیاسیەکانی هەر لەتەوەی بریتە لە هیوا خواستن و دیاریکردنی استراتیژ و کاربۆکردن. جەنابەت دەزانی ئێمە هەر لە سەرەتای دروستبوونی پارتیەوە هەتاوەکو ئێستا ئامانجەکانی ئامانجی حیزبی نەبوون، هەمیشە ئامانجی نەتەوەی و نیشتیمانی بوون. هەر بۆیە ئێمە پێمان وابوو کە ژمارەیەکی باشتر کورسی هێنین چونکە ڕنگدانەوەی بیری نەتەوەی خۆمان لە ڕیفراندۆمە بە تەواوی بە هەموو جیهان و بەگەلەکەی خۆمان وەت و پێمان وتن ئێمە وەک پارتی دەمانەوێت چی بکەین و کار بۆ چیەکەین و ئامانجە سەرچەکەمان چیە. بۆیە بە سوپاسەوە گەلی کوردستان توانی لیستی ڕاستەقینەی خۆی هەڵببژێرێ بە زۆرینەی کورسیەکان کە 45 کورسی بوو. بۆیە ئەوە مافێکی سروشتیدایە دەست پارتی کە بتوانێت حکوومەت پێک بێنێت کە بتوانێت سەرۆکی هەرێمدا بنێت چونکە جەنابەت دەزانی بە 3 حزب یا بە 2 حزب یا هەندێک جار بە 4 حزبیش کورسیەکانیان بەقەدەر کورسیەکانی پارتی نابێ. بمانایەکی تر ئێمە توانیمان بە هاوکاری هەندێک لە دۆستەکانمان ئەتوانین لە 150 پەرلەمان مسۆگەر بکەین و حکوومەت خۆمان دایمەزرێنین، بەڵام دیسانەوە کە خۆمان حکوومەت دانامەزرێنین دەگەڕێنەوە بۆ ئەو پرسیارە باشە پارتی لە کاتێکە ئەتوانێت زۆرینە تەواو بکات و خۆی حکوومەت دامەزرێنێ بۆچی داینامەزرێنێ. وەڵامەکەی ئەگەر جوابی ئەو پرسیارەی جەنابیتە کە ئێمە لەم قۆناغی ڕزگاری نیشتیمانیە پارتی دیموکراتی کوردستان هەمیشە باوەڕمان بە خەباتی جەماوەری هەیە بە حیزبەکانیشەوە. بەواتە دەزانین لە حەماڵ و تەماتە فرۆشێکی سەرجادە تاوەکو ئەگاتە جەنابی سەرۆک هەموو کورد یەک چارەنووسمان هەیە و یەک ئایندەمان هەیە و ئەرچی هەمومانە لە خەباتی نیشتیمانی و نەتەوایەتیە کار بۆ یەک بکەین. هەر لەبەر ئەوە ئێمە هەوڵ دەدەین لەگەڵ هەموو حیزبەکانی ترە بە هەرێکی بە شێوەیەکی جیاواز بە پێی ژمارەی کورسیەکانیان ئەو کورسیانە ئەکاتە متمانەی خەڵک بۆ ئەو حزبانە. لەبەرەوە لەو دنیای دیموکراتیەتی کە ئێمە باسیەکەین کە هەموو حزبەکانی تر باسیەکان تەشکیلکردنی حکوومەت بەڕاستی کە ئەڵێن دیموکراتیەت حکمی گەلە، حکمی گەل لەو هەڵبژاردنێ بۆ کورسیەکانی پەرلەمان کەواتە چەند کورسی بۆ هەر حیزبێک هاتووە ئەوە ڕێژەی متمانەی گەلە بۆ حیزبە. لەبەر ئەوە ئێمە لەسەر ئەساسی ژمارەی کورسیەکان پێمان باشە و هەنگاو بەرەو ئەو دیموکراتیەتە حەقیقیە باشە بڕۆین کە دیموکراتیەت وەکو چۆن مناڵێک گەشەیەکا و پێیەگاو بێتە هەرزەکان. ئێوە دەزانین لەنەوە تو دوو انتخاباتەکانی بەدواوە هەمیشە دیموکراتیە زۆر نەچۆتە ناو ناخی خەڵکەکانەوە، نەچۆتە ناو ناخی حکوومەت و حزب تەدەخلی لە دنیای حکوومەت و بڕیاری حکوومەتا کردووە. بەڵام هەنگاو گەلی کورد بەرەو ئەوە ئەڕوا کە بتوانێت سیستەمی دیموکراتی وەکو خۆی پیادە بکات. سیستەمی دیموکراتیش وەکو خۆی پیادەکردن بریتیە لەوەی کە هەر حزبێک بە پێی
ئەو متمانەی کە خەڵک پێداوە و بە پێی ڕێگە پێدرانی لەلایەن حزبی یەکەمەوە یا فراکسیۆنی یەکەمەوە چەند حسەیە داتێت چۆن لەگەڵی ڕێکەکەوێت بەشداری حکوم بکە. دوو سەرکەوتنی زۆر گەورە بینین وەکو ئەرزم کردی یەکێکیان لە ڕیفراندۆمە گەلی کورد بەگشتی لە هەر چوار پارچەی کوردستان و لە باشوور بە تەواوی سیاسەتی ڕاستەقینە و پڕ لە هیوای نەتەوەیی پارتیمانی بینی هەر بۆیە توانێت ئەو سەرکەوتنە مەزنە بەدەستبێنێت 45 کورسی بێنێ و بەبێ هیچ کێشەیەکیش چونکە پارتی حزبی تەکەتولات نییە، حزبی قوتبەکان نییە، حزبی مافیان نییە، حزبی ململانێ نییە، پارتی حزبی مرکزی دیموکراتیە هەر بۆیە زۆر بە ئاسانی ئەوەی کە بە خەڵکی تر ڕەنگە زۆر زەحمەت بێ لە چەند ڕۆژێکی دیاریکراودا توانیمان کاندید بۆ سەرۆکی هەرێمیش دیاری بکەین، توانیمان کاندید بۆ سەرۆکی سەرۆکوەزیرانیش دیاری بکەین. لێرە گەورەی پارتی لێرە بە دەرەکەوێکە کە سەربەستکە ئێمە چەند جۆرێک لە حکومڕانی لە سیستەمی دیموکراتیا هەیە. جەنابەت دەزانی سیستەمی سەرۆکایەتیمان هەیە وەکو لە ئەمریکا، سیستەمی پەرلەمانیمان هەیە وەکو لە بریتانیا، سیستەمی جەمعیەتمان هەیە وەکو لە سویسرا، سیستەمی تێکەڵاومان هەیە وەکو لە فەڕەنسا. ئەمانە هەر هەمویان کانیەکن کە سەرچاوەکەیان ئەچێتەوە بۆ فکری دیموکراتیەت. عەزەمەت و گەورەی پارتی ئالێرەیە ئێمە چەند ساڵێکە ململانێمانە لە تێڕوانیمان لە خۆمان و حزبەکانە کە ئێمە پێمان باشە سیستەمی سەرۆکایەتیمان هەبێ، بەڵام حزبەکانی تر داواکەن کە سیستەمی پەرلەمانیمان هەبێ بۆ نەرمینواندنمان بۆ خەڵکی کوردستان و بۆ حزبەکان و بۆ ئەوەی ئەوانش بەشدار بن لەم قۆناغە مێژوویە ڕزگاری نیشتیمانیە ئامادە بووین واز لە خواستی سیستەمی سەرۆکایەتیش بێنین و ئامادەین لە پەرلەمانە سەرۆکوەزیران هەڵبژێنێ. ئەمە بەڵگەیەکی دووهەمی زۆر ڕوونە و چۆن ڕفراندۆمەکە بەڵگەیەکی ڕوون بوو. بەڵگەی دووهەمی زۆر ڕوونە کە پارتی حیزبێک نییە دەسەڵاتی بۆ حیزبایەتی بێ بۆ بەرژەوەندی بێ، پارتی حیزبێکە دەسەڵاتی ئەوێ بۆ ئەوەی بتوانێت خواستە نەتەوەیەکانمان بەدی بهێنێت. دەستخۆش بێن کاگە ئینایەت پێم خۆش لەسەرەوە قسە بکەین کە باسیەوەت کە پارتی توانی لە مودەیەکی زەمەنیە دوو کاندیدی گەنج دوو سەرکردەی گەنج بۆ پۆستی سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەتێک لا بکاتەوە. یعنی بە شێوە لە شێوەکان من واتێ گەیشتم کە بەشی لە حیزبەکانی تر ئەم مرکزیەتە ئەم شێوازە بڕیاردانە جەریانەی نییە، هەز ناکەی ئێمە بۆ خۆی بەشێ بۆ لە بەتایبەت لە کابینی ڕابردوو بۆ نمونە حیزبی سیاسی هەیە بەشدار بووە لە حکوومەتەکە، بەڵام باڵێکی بەشێکی وەکو معارەزە مامەڵی کردو یا میدیاکانی زۆر جار وەکو معارەزە مامەڵی کردووە. خوێندنەوەچێ بۆی کە لە کابینی نوێی حکوومەت هەرێمی کوردستانە ئیجبار بکرێنەوە هێزانە بۆی کە ئەگەرێنە حکوومەتە حکوومەتدار بن و ئەگەنایانە حکوومەتەوانە ئۆپۆزسیۆن بن، بەڵام نەگەوەی کە هەم حکوومەتدار بن و هەم ئۆپۆزسیۆنیش بن. بەڕاستی ئەوە گرنگترین خاڵی حکومڕانیە. یعنی حکومڕانی بۆ ئەوە نیە حکومڕانی بۆ ئەوەیە کە بتوانی پێش بکەوی بەرەو پێش بڕۆی باشتر بکەیت. ئێمە خراپترین ڕەنگە سیستەمی دیموکراتیەت لە دنیاە شتێک نییە ناوی حکومڕانی ئۆپۆزسیۆن بێت، نییە شتیوان ینی لە مێژووە من نەمبیستووە کەمێک شارەزام لە سیستەمە سیاسیەکان شتیوانە. ئەوەی کە ڕووی داوە لەناو ئەو حیزبە کوردیانە کە ئەتوانم جەنابەت دەزانی کردار ڕنگدانەوەی فیکرە. حیزبێکی سیاسی نەتەوەی نایە حکوومەتیش بێ ئۆپۆزسیۆنیش بێ، بەڵام حیزبێکی بازرگانی ئەکرێ لە حکوومەتی شابێ ئۆپۆزسیۆنیش بێ، چونکە ئەم حیزبە لە بنچینە ئامانجی حکومڕانیەکی سەلیمی نەتەوەیی ئینسانی نییە. ئەم حیزبە ئامانجی بازرگانی سیاسیە بۆ دەستکەوتی دەسەڵات و دەستکەوتە مادیەکان. دەنا دەبێ استراتیژێکی ڕوونی هەبێ. هەر حیزبێکە استراتیژێکی ڕوونی نەبێ چۆنی پێی بڵێن حیزب. یعنی بەدیدی من نازان چێ هاودیدمە بێ پێوەرمان وەکو چۆن تەرازویەکمان هەیە بۆ کێشاندنی کێشەکان، تەرازوی پێوانی هەر حیزبێکی سیاسی ئەوەیە بای چەند خزمەت بە نیشتیمان و نەتەوەکەیەکە. چەندە خزمەت بە نیشتیمان و نەتەوەکەی بکات کە دیارە خزمەتی سیستەمی سیاسی بەشێکی گرنگە لە خزمەتی نیشتیمان و نەتەوەکە، ئەمەندە دەتوانین پێی بڵێن حیزبێکی ضرورەیە پێویستە بوونی هەبێ. ئەو حیزبەی کە زەرر بە قەزی نەتەوەی نیشتیمانی ئەگەیەنێ نەک
بوونی زەڕونە نییە بەڵکو بوونی زیانە لەبەرەوە چەند زوو نەمێنێ ئەوەندە باشترە حیزبێکی سیاسی کە دێت بازرگانی بەسەر حکوومەت و خەڵکەوەکە لەلایەکە بێتە مشاریشی حکوومەت بۆ ئەوەی دەستکەوتەکانە شەریک بێ لە هەمان کاتە تەمسیلی ئۆپۆزیسیۆنەکە لە بەرچاوی خەڵک بۆی بە خەڵک بڵێ من ئۆپۆزیسیۆن و نوێنەری ئەوە بازرگانی سیاسیە ئەگەر چی هەندێک لەو حزبانە پێ ئەچێت دوای زەرری زۆر گەورەیان لەوەی کە خەڵکەکە ئیتر مەڕ نییە لە کتێبەکەی دۆنچی شۆتە خزمەتکارەکەی دۆنچی شۆت پێم وایە ناوی سایکۆیە زۆر کوێرانە دوای دۆنچی شۆتەکەوێ پێڵێ مەسەڵەن ئەم دارە خەنجەرێکە ئەڵێ ئەوە خەنجەر نییە دارە ئەڵێ تۆ چاوت تێک چۆ دەست بێنە بە چاوتە دەست ێرێ بە چاویە ئەڵێ بەڵێ بەڵێ تاوا تێگەیشتم ئەم دارە دار نیە و خەنجەر شمشێرێکە ئەنجا هەندێک لەو حزبانە کە ئەو یاریە بازرگانیە سیاسییان کرد ئەوە سیاسەتی نەتەوەی نیشتیمانی نەبوو ئەو بازرگانیەکی سیاسی بوو بۆ بەدەستێنانی دەسەڵات و هەندێک دەستکەوتی مادی کە باجەکەیان زۆر بە گەورەیدا کە هیوادارم هەر کوردێکی باش بە باشی بەسەلیمی بیر بکاتەوە لە بەرژەوەندی هەمومانە هەر کوردێک بە خراپی بیرەکاتەوە بە بێشکلە لە زیانی هەمومانە بۆ هیوادارم بەخوا چوونەوە پێم وایە خەریکن بۆ خوا چوونەوە بکەن بەخوا چوونەوە بکەن بنە حزبی سەلیم حزبی ئۆپۆزیسیۆن لە سیستەمی دیموکراتیە ئەگەر حزبی ئۆپۆزیسیۆن نەبێ ئەو دیموکراتیەتە نەقسانە دەبێت ئۆپۆزیسیۆن هەبێ دەبێت حزبی دەسەڵاتدار هەبێ دەبێت ئۆپۆزیسیۆن لە مەسائلە استراتیژیە نەتەوەی نیشتیمانیەکانە پشتی حکوومەت بێ لە مەسائلە بەڕێوەبردنەکانە لە کارە باشەکانە پشتیوانی بێ و لە کارە خراپەکانە هەوڵدا هەڵی بسێنێتەوە ساغی بکاتەوە ڕاستی بکاتەوە چاچی بکاتەوە ئۆپۆزیسیۆن و حکومداری لە وڵاتی ئێمەیە دیسانەوەکو عەزم کردی یان نیەتی ئەوەی کە دەیزانێ بازرگانی سیاسیە یان نایزانێ و لە خۆیانەوە تێکەوتون و بە چاک و خراپتۆ دژی پارتیە دژی دەسەڵاتە دژی یعنی ئەگەر بێت و مەشروعێکی زۆر زەبەلاح اقتصادیان بۆ بکەی ئەوان دێن هەزار بێ قەزاوی ڕەخنیان لە ڕیفراندۆم کرد ئەگەر کوردێک لە ملیارە یەک نقطەی ئینسانیەت سیاست نیشتیمانی نەتەوەی هەبێ چۆن ڕخنە لە ڕیفراندۆم و ئازادی خۆیەگرێ کە بەپێی هەموو سیستەمەکانی دنیا لە ڕووی سیاسیەوە مافێکی سەرەتایی هاوڵاتیە لەسەر خواردنی تەماتە و نەخواردنی ڕیفراندۆم لە ڕووی سیاسیەوە مافێکە لە سیستەمی دیموکراتیا کە ئەبێ جێبەجێ بکرێت لە ڕووی نەتەوەییەوە تۆ 1384 ساڵە خوێنت لێ ڕژێ ئەنفالەکری ماڵوێرانەکری چونکە دەوڵەت نییە چونکە سەربەخۆنی ئێستا هاتۆتە سەر ئەوەی کە تۆ تەنیا ڕای خۆت لەسەر ئەوە بی کە سەربەخۆی تەوەیان ناتەوێت هەندێک لە حزبەکان هێندە بازرگانێکی سیاسی تافین کە دژ ریفراندۆم وەستان کاتە دژی خۆیان وەستان لە پێناوی گیرفانیانە بەرژەوەندیە گەورەکە کە نیشتیمانەکەیانە لە بەرچاویان بوو ئەمە حزب نییە ئەمە بەکرێ گیراوی پێڵێت حزبەکان لای ئێمە بەکرێ گیراومان هەیە بازرگانی سیاسیمانێ حزبی سەرلێشیاومانێ حزبی ڕاستەقی دەشمانێ بۆی زۆر بەڕوونی من دڵخۆشم بۆی کە بەشێکم لە پارتی چکە دەزانم حزبێکی ڕاستەقینەیە وەکو عەزم کردی ڕیفراندۆم لە هەڵبژاردن لە سیستەمی کارکردنیانە بڕیاردانیانە پێمانڵێ نەمە حزبێکی نەتەوەی نیشتیمانی لە ژێر ڕووناکی بەرژەوەندی نەتەوە نیشتیمانەکەمانە هەنگاوەکانە نین و ئامادەین باز بێن و ئامادەین گۆڕانکاری بکەین و ئامادەین تەنازولات بکەین بۆ لایەنەکانی تر تەنیا لە پێناوی کۆکردنەوەی نەتەوەی کورد حزبە کوردیەکان بۆ ئاماجە استراتیژیەکەمان کە سەر بەخۆی کاگەنایەت داوەزینی دەنگ و ئاسی جەماوەری بەشێ لە هێزەکان ناگەڕین تۆ هەر بۆی کە بەڕێز باسیەکەی لەوەی کە بەشێ لە هێزانە نەیانتوانی خۆیان ساخکەنەوە یان سیاسەتێکی تەندروستیان نەبوو لەوەی کە بەشێ بوون لە دەسەڵات وەکو معارەزە ماماڵایان نەکرد یان بەشێکی گەورە لەو دروشم و وەڵەنانی کە ئەوان بەرزیان کردبووە نایانتوانی بیکەن بەکردار ینی خوێندنەوە تۆ چێ بۆی کە بۆ نمونەیمە بۆ ساڵی 92 نییە سەرەتای دروستبوونی معارەزە نی ساڵی 2009 ئێمە لە 2010 وایە بینی کە شێوە لە شێوەکان خەڵک سزای و هێزانەیە کە ڕازگۆ نەبوون لەگەڵ دروشمەکانیان لەگەڵ کارنامەکانیان لەگەڵ ئەو بەڵێن و پەیمانانەی کە لەگەڵ خەڵک بەست بیان یان لە ئەسڵا بڵێن تیان گەیشتن وەکو عەزم کردی پێوە تەرازوی پێوانی هەر حیزبێک بوون و نەبوون و زەڕورەی بریتیە لە کۆمەڵەیەک ئەسباب یەکێک لەوانە خەڵکانێک پێوە بەستێتەوە بەرژەوەندیە ژیانە اقتصادەکەی لەسەر ئەوە بۆژی یەکێک لەوانە خەڵکانێکەیە کە شەهیدێکی زۆری داوە ئەگەر بیزانێ هەڵەیە دەست لە خوێن شەیدەکەی هەڵ ناکرێت یەکێک لەوانە ماندووبوونی خەڵکانێکە بە دوای حیزبێک و ئیتر کاتی ئەوەی نەماوە ناتوانێت
بۆشایەکی نییە کە بتوانێت وازی لێبێنەوە لە شوێنیشی ترەوە هەڵکاتەوە. هەندێک لەوانە بەدیلێکیان نییە بە دیدی خۆیان. بەڵام زۆرینەی خەڵکی دەنگدەری کوردستان کە ئەم بەرژەوەندیانە بە حیزبەوە نایان بەستێتەوە من پێم وایە لە حەقیقەتەکان تێگەیشتن ئەم حیزبیان بازرگانە، ئەم حیزبیان وڵات فرۆشە، ئەو حیزبیان هاتووە داوای دەسەڵاتێکە کا لە پێناوی خودی خۆی و کەسەکانیە لەبەرەوە هاتن بە شێوەیەکی زۆر ویژدانیانە و منطقیانە کە ڕەنگە لە هەموو سیستەمەکانی دیموکراتیەتی دنیا هەر بەم شێوەیە ڕۆیشتووە دەنگدانێکی زۆر باش و زۆر عەقڵانیان کرد کە بەرهەمەکە ئینشاءڵڵا هیوادارم کە پارتی وەکو هەمیشە توانیوێتی لە ئاستی خواستەکانی گەلی کووردا بێ بتوانێت حکوومەتێکی زۆر بەهێز بتوانێت هەنگاوی زۆر باش بەرەو بە دیێنانی ئامانجەکانمان کە سەربەخۆی کورد و کوردستانە بەدەست بهێنێ. پێم خۆشە لەسەرم تەوەرە بە کردارکردنی دروشمەکان ینی بەشێک لە ئیشکالی خەڵک بە تایبەتی لەم زۆنەگە تەماشا بکەی ڕەنگە بەقەدەر هەموو وڵاتانی ئەوروپا دروشمی جوان و باق و بریقدار و بە بریسکە بەرزکراوەتەوە بەنای ئەوەی کە ئازادیەکی باشتر دیموکراسیەکی بەڕێو دیموکراسی بەرکەماڵەکەن و عەدالەت و دادپەروەریە هێنن ئاوەدانی هێنن بەڵام ئەوەی کە لە ئەرزی واقع ئاگەر بۆ نمونە خەڵک ڕوبڕووی بۆیانێ ئەو شتانە ڕەنگە پێچەوانەکەی بەدیهات بێتن هەر ڕەنگە بەشێ لە بەڵگەش بۆی کە بەڵگەنامەیە یان پاڵپشتیم قسێ بکەم نەچوونی خەڵک بۆ ئاستە زۆرەی کە لەم دەڤەرە خەڵکێکی زۆر بایکۆتی هەڵبژاردننی کە ڕەنگە گەر تەزویرات نەبووایە لە زۆر شوێن نەگەشتاتە 25 و 30 کە ئەمە خۆی لە خۆیان بۆ خۆی ڕەتکردنەوەیەکی خەڵکە و ئەوەی کە بەڕێزت تێگەیشتنی خەڵکە لەوەی کە بەڕاستی بەشێ لەم حیزبولایەنە سیاسیانە دروشمی زۆر گەوریان بەرز کردەوە بەڵام کردارەکانیان ئەوەی کە لە ئەرزی واقع پیشانی خەڵکیانە ئەوە نەبوو کەوان بانگەشتیان بۆ کرد و بەرزیان کردوانێ. نەزانی کاکە سەربەست هەر کۆمەڵگەیەک هەر کۆمەڵگەیەکی ئینسانی کە پێکەوە ئەژی لە نێوان ئەو تاکانە ئەو مرۆڤانە کلتورێکێ. ئەم کلتورە بەرپرسە لە دروستکردنی پەیوەندی نێوان تاکەکانی ئەو کۆمەڵگەیە کە پێوترێ پەیوەندی بەرهەمێنەکان و پەیوەندی کۆمەڵایەتەکان و پەیوەندی سیاسیەکان. ئەم پەیوەندیانەی کە لە نێوان ئەم تاکانەی کۆمەڵگەیەکە هەیە سیستەمێک دروست دەکات. سیستەمە بەهێزترە لە هەر تاچێک، بەهێزترە لە هەر حزبێک، بەهێزترە لە هەر ڕێکخراوێک. ئەو سیستەمە کردارە کلتوریەکانی تاچی گۆمەڵگە لە تاچێکەوە یا لە جیلێکەوە بۆ جیلێکی تر دەگوێزێتەوە بە گۆڕانکاریەکی کەمەوە. ئێمە دیسانەوە دروشمەکان وەکو عەرزم کردی یا ناسینەوەی حزبەکان یا بۆ چوونەکانیان ئەکەوێتە سەر ڕادەی هۆشمەندی فیکری ئەو تاکەی کە ئەو کلتورە بە حزبەکەیەوە بەستووە بە کۆمەڵگەکەیەوە بەستووە دەتوانێت ڕاست و غەڵەت لە یەکجیا بکاتەوە. مەسەڵەن ئێمە حزبێکمان بۆ دروست بوو لەو ئەخیرەیە نازانم هیچ ئامانجێکی استراتیژی تاکتیکیشی نێڵی دیموکراتیەت نازانم چی لێیان بپرسە ئایا تێڕوانیتان بۆ قەزای کوردی چیە دوای 1000 ساڵ دوای جینۆساید دوای وێرانکرد نییە. ئەی چیانەوێ ئێخە خەڵکی کوردستان هەمووی تر سانکۆ نییە دەپرسێ ئەم حزبە چییە؟ کەواتە ئەو چەند شیعاری گەورەی بەرز کردوتەوە چەند هەنگاوی ناوە دیسانەوە لای خەڵکەوە قبوڵ نییە. ئێمە کۆمەڵی شیعاراتمان هەیە شیعارەکانمان پێمان وتون ئێمڕۆ هیچی ڕەنگە بەدەست نێ چونکە فەیلسوفێکی سیاسی جوانە فەرمێ ئەڵێ ڕەنگە ژیانی کۆمەڵگەیەک دێها ساڵ تێپەڕێ بەبێ هیچ گۆڕانکاریە بەڵام ڕەنگە یەک تەواقع ڕۆژ لە مناڵدانی ئەو ڕۆژە گۆڕانکاری دێها ساڵی هەڵگرت. ئێمە ئەوانە ئامانجەکانمانە کە 72 ساڵە خەباتیان بوو وە لەگەڵ تێپەڕبوونی کاد و فیداکاریەکانمان ئامانجەکانمان گەورەترە. بەڵام بەڕای من ئەوەی کەوای کرد ڕێژەی خەڵک نەچێ بۆ دەنگدان کۆمەڵێک کۆکار. یەک گۆڕان لە دروستبوونیەوە خەونێکی بزەبت دێنکۆی شۆتانەی بۆ خەڵک دروست کرد. موچەی کابانی ماڵەیان ناڵێ کەس بێژ بێ بنەمای اقتصادی دروستەکە نازان یەک کۆمەڵ خەیاڵی زۆر خۆش کە لە بنچینە گۆڕان ناتوانێت گۆڕانکاری لە کللتوری نەتەوەی کووردا بکە. کللتورە نەتەوەیەکەمان بەپێ ئەو سیستەمە کللتوریە اقتصادیە بەڕێگەوە ئەڕوات کە تیا ئەبێ یاسا سیستەم بتوانێت هەندێک گۆڕانی دروست بکە. ئەمان هەن خەونێکی خۆشیان بۆ خەڵک دروست خەڵکەکە تێگەیشتی لە واقعەکە ناگۆڕ نە کابانی ماڵ موچەی هەبوو نە کەس بێکار نەکاریان بۆ کرد دۆزی و
نایسە مەوزوع گۆڕ ئەو چی هەر حزبێک دروستە بە ناوی کۆمەڵەیەک چاسازی و دەنگەکانی ئێمە و ماندووبوونی ئێمە خوات و کۆمەڵی خەڵکی شەی خوات و هیچ مهتەمیش نێوی ژیانی ئێمە ناگۆڕێت. زائدا شەڕی داعش دابەزێنی وەز اقتصادیمان مثلا ببڕێنی بودجەمان حەساری ئێران و تورکیا ئەمانە هەموو عاملن کە بارودۆخی اقتصادی دابەزی وای کرد تاوان تا ئەوەش تەسیرێکی تەواوی هەیە لەسەر تاکی کورد بۆی نەچۆ بۆ دەنگدان بەڵام بە دەرەجەیەک بێهیوایی داڕمانی فکری کە یەکەم گۆڕان دروستی کرد ئەو داڕمانە فکریە دیارە من بەستم ئەوە نیە حزبانە چاک یا خراپ ڕکم لەیانە خۆشمێن ئەو تەحلیلێکی مۆزوعیە. خەڵک هیوای بە ئۆپۆزیسیۆن هەبوو ئۆپۆزیسیۆن هات خەڵکی بێ هیوا کرد لەبەرەوە مهم نییە ناوی چیە و چه حیزبێکە و چه سەرکردایەتێکە گرنگ هەنگاوەکەیان لە ڕووی فکریەوە داڕمانی فکری و داڕمانی هیواکانی خەڵکی بەدووە هات هەر بۆش بە دەرەجەیەک ئەوانەی کە پارێزگای سلێمانیا دروست بوون کاردانەوەی لەسەر پارێزگای سلێمانی لە هەموو پارێزگاکانی زیاتر بۆیە خەڵکیشی زۆر سلێمانی نەڕۆیشت. کاگەنات پێم خۆشە لەسەر هەر پێوەست بم بابەتەوە قسەی لەسەرەوە بکەین کە ماوەی 27 ساڵی ڕابردوو بە تایبەتی کە زەمانی حکومڕانی کوردیا گەشەی کۆمەڵایەتی یان گۆڕانی کۆمەڵایەتی لە کۆمەڵگەی کوردستان شێوەیە لە شێوەیەک بۆ نمونە ڕەوتێکی وەرگرتووە ئاراستێکی بۆ خۆی وەرگرتووە ینی سەرباریەوە کە بۆ نمونە کۆمەڵە حیزبی پۆپۆلیستی دروست بوون کۆمەڵە حیزبی دروشم گەورە و دروشم زل دروست بوون بەڵام سەرنجام کۆمەلگا بەرەو ئاراستەیەک ڕەوتێکی ڕێگای گرتووە کە جیاوازە لە کۆمەلگاکانی ناوچەیە بۆ نمونە ئەگرێ مسیر بکەین لەو ماوەی ڕابردوو لە وڵاتانی کەنداوی عەرەبی و هەندێک لە وڵاتانی ناوچەکە یعنی مافی زۆر سەرەتایی تازە لەگەڵ دەسوپەنجەنەرمەکەن لەگەڵ کۆمەڵگەی مەدەنی لەگەڵەوەی کە ئافرەت ئۆتۆمبیل باژێت نازانم بچێتە خوێندن مافی دەنگدانی هەبێ ینی هەندێشتی زۆر سەرەتایی و تافیه لەوێ خەریکە ڕێگەی پێدری بەڵام لەو ماوەی 26 ساڵەیە ئەگەر تەماشا بکەیت کۆمەڵگەی کوردستان بەتایبەت بە سوود وەرگرتن لەو سەر بەخۆی کە هەبووە لەو ئازادی کە هەبووە یعنی کۆمەڵێ پێنگاوی باشی بڕیەوە بەرەو پێشەوە لەوەی کە ممارەسەیەکی مەدەنیانەی شەکانی خۆیەکە پێم خۆشە لەسەرم ڕوانگەیش قسێ بکەین لەسەرەوەی کە ئایا گەشتبینی بۆی کە کۆمەڵگەی کوردستان بەرچاو ڕۆشنتر بێ و ڕایەکی گشتی تەندروستتر پێک بهێنێ و بتوانێت سەرنجام ئەو دۆخە چەق بەستووی کە لە ڕۆژهەڵاتەیە لە دواکەوتوی لە نەخوێندەواری لە هەژاری تێپەڕێنین بەرەو دۆخێکی باشتر کە سەربەستەوە ئێمە بۆ خۆشبەختی ئەم جیلەی ئێمە فەلسەفەی لە گریکەکانەوە هەتاوەکو ئەمڕۆ شتێکیان نەهێشتۆ بە تەواوی باسی نەکەن بە تایبەتی جەنابەت دەزانی لە میکاڤیلی و جیاکردنەوەی دین لە دەوڵەت و هاتنی ئەلمانیەت و ئەوان و سەرهەڵدانی مارکس و ئینجلیس و دوای مەدرسەی فراکفۆرتی نوێ ئەو تێڕوانینێکی مادی فەلسەفیانە بۆ کۆمەڵگا دەڵێ گۆڕانکاری کۆمەڵگە چۆن دروست دەبێت دەبێت پێویستە گۆڕانکاری اقتصادی دروست بێت بەواتە ئەڵێ لە کۆمەڵگە کشت و کاڵیەکانە لە قۆناغی دەرەبەگایەتە مارکس قۆناغەکان دابەشەکە بۆ کۆمۆنی سەرەتایی بۆ کۆیلایەتی بۆ دەرەبەگایەتی بۆ سەرمایەداری بۆ کۆمۆنیزم ئارنز گێڵنەرکەیەکێکە لە فەیلسوفەکانی قوتابخانەی فرانکفورت یا بە مارکسیە نوێیەکان باسی ئەوەکە ئەڵێ سەرهەڵدانی هەر کۆمەڵگەیەکی نەتەوەیی پێشکەوتوو یان دواکەوتوو لە کۆمەڵگەیەکی کشت و کاڵیان نایەتە بوون چونکە ئەڵێ ئەوەی کە کۆمەڵگە ئەجوڵێنێ پەیوەندیە کۆمەڵایەتیەکان پەیوەندی کۆمەڵایەتیەکان بریتین لە دوو جۆر پەیوەندی بەرەمێنان لە نێوان تاک و تاک مرۆڤ و مرۆڤ و پەیوەندی بەرەمێنان لە نێوان تاک و ئامێرەکانە ئەڵێ هەر کۆمەڵگەیە کە نەبێتە کۆمەڵگەیەکی پیشەسازی ئەو کۆمەڵگەیە ناتوانێت باس لەوە بکە کە نەتەوە دروست بکە بەرامبەر ئەم بۆچوونەی ئارنزگێڵنەر و یا بڵێن مارکسیەکان و مارکسیە نوێیەکان بۆ چوونی فەیلسوفە ئەڵمانیەکانمان هەیە کە ئەمانە لە لاتینزیەوە دەست پێەکە بۆ فیختە و پاشان بۆ کانت و پاشان بۆ هیگڵ کە پێیان وایە نەخێر ئەوەی کە دەتوانێت بارودۆخی مادی هەر وڵاتێک بگۆڕێ یا دروستی بکە ئەوە فکرە هۆشمەندیە لە پێشە لە هۆشمەندی تاکە دەبێت گۆڕانکاری دروست ببێ ئەنجا هۆشمەندی تاکە دەتوانێت سیستمی باش دروست بکە و سیستم باشەکە دەتوانێت گۆڕانکاری اقتصادی یا کۆمەڵایەتی بە شێوەیەکی گشتی دروست بکە لە نێوان ئەم دوو نەزەریەیە نەزەریەیەکی کوردیمان هەیە کە ئەڵێ کورد بە درێژایی ژیانی هەرگیز تەسلیم بە هیچ کام لە کللتوری سەردار و کۆیلە نەبووە و بەڵگەش بۆ ئەوە
ئێمە کوردەکان لە زمانی حکومی ئیمپراتۆریەتە کە میدیەکانمانە بوو کە کاتێ هاتوون مووسڵیان گرتو و دەوڵەتی ئاشووریەکانیان ڕوخاندووە ئالەو کاتەیە کۆیلە جوولەکەکانیان ئازاد کردو و توانە فەرموو ئازادن بۆ چوە ڕۆم بە نمونەی دووهەمی دوای ئەوە بابانیەکان هاتوون ئەحمەد پاشای بابان کە چوە بەغای گرتووە لێ لە بەغا نەماوەتەوە حکومڕانی بکە و والی مووسڵ بگۆڕێ خۆی بێوالی عەرەبێکی لێدانەوە خۆی گەڕاوەتەوە بۆ سلێمان دەیها و سەتەها نمونەی تریوا و سەلاحەدینی ئەیوبی کە قودسی کرد مەسیحیەکانی دەرنەکرد جوای بینە جوولەکەکانی شاتنەوە خواپەرستیان کرد کەواتە هەردوو فەلسەفەی مادیەت و میسالیەت هەردووچیان تەماشای کۆمەڵگەیەکەن بەوەی کە کۆمەڵگە بریتیە لە دابەشبوونێکی کۆمەڵایەتی لە نێوان سەردار و کۆیلەیە مارکسیەکان بە دیدێکی گۆڕانکاری اقتصادیەوە سەریە گۆڕانکاریەکەن میسالیەکان بە دیدێکی فیکریەوە سەریە گۆڕانکاریەکەن ئێمەی نەتەوەی وەکو کورد خاوەنی یەک فەلسەفەی نوێن هەرگیز نەویستومانە ئەمەش لە قسەکەی جەنابی سەرۆکە ئازێرکە لە مادیەکانەوە بۆ سەلاحەدینی ئەیوب بۆ بابانیەکان بۆ ئێستا جەنابی سەرۆک بەرزانی کۆی ئەو مێژووە فەلسەفی و سیاسی و فکری لێک ڕستاکۆ کردوەوە ئێمە ئەڵێ نەتەعدا لە کەسەکەین نەتەعدا لە کەس قبوڵەکەین بەواتە ئێمەی کورد خاوەنی فەلسەفەیەکین باوەڕمان بۆ هەیە کۆمەڵگەیەک دروست بکەین کە کۆمەڵگەیەکی دوور لە سەردار و کۆیلە بێت کۆمەڵگەیەک لاتنزی و ئەفلاتون جوانیان هێشتا لاتنزی لە ئەفلاتون باشتر تعبیری لێ کردەوە ئەفلاتون جمهوریەکەی نووسی و فەیلسوف حکوم بکە سەرباز بەرگری بکە کرێکار جوتیان ئیش بکە لاتنزی کتێبێکی نووسی بە ناوی مەملەکەتی خواکان لە مەملەکەتی خواکانە زوڵم نییە کەس سەردار نییە کەس کۆیلە نییە هەموو مرۆڤەکان بە پێی توانەکانی خۆیان ژیانیان هەبێت هەر بۆیە من زۆر گەشببینم بەوەی ئەگەر کورد بواری بۆ بڕخسێ ئەگەر کورد بتوانێت وەحدەی نەتەوەیەکەی بەهێز بکە واتە زمانی ستاندار دروست بکە یەک جلوبەرجی یەک مۆسیقایی بەهێز بکە دەبینە تەیاری سێمی فەلسەفەی هەموو دنیا داهێنانەکانی هەموو دنیا ئەو جیهانەی ئێمە دروستەکەین جیهانێکە بێ لە دەرەوەی کۆیلە و سەردار جیهانێکە بێ مرۆڤەکان ئازادن ئازادیەک کە پێکەوە مرۆڤەکان دروستەکەن بە پێی عەقڵی ئیجتیماعیەک بەڵێ بۆیە لە کەمترین هەناسەدانە بە تەدەخولی هەموو دنیا لە باشووری کوردستانە ئەنجاش هەنگاوی فرە بەرزمان ناوە فرە باشمان ناوە جەنابەت دەزانی ئێمە تا 74 کتێبەکانمان بریتی بوون لە کتێبی ڕۆستەم و زۆرا و بوومەنیجە و پێشوون و نازانم بیرەکە و گورگەکە و لە 74 جەنابی مەلام سەفا یەک بازی گەورەی بە شۆڕشێکی فکری لە کوردستانە دروست کرد کە هات کۆڕی زانیاری کوردی دروست کرد دەست کرا بە تەرجمە بە سەدەها کتێب ئێستا پێشوەخت باسمانە کرد فریای کتێب ناکەوی بخوێنیتەوە ئێندە زۆرە ماشەڵڵا دەیها چاپخانە ئیشەکە کورد بوو بەلانکەیەک بۆ مەسیحیەکان بۆ تورکمانەکان کەواتە کورد ئەو گەلە زۆر تایبەتە زۆر جوانە زۆر داهێنەرە گەورەیە کە حتا لەگەڵ فەلسەفەی مۆدیارنە ناگونجێ مۆدیارنە لە دیدی گێڵنەڕ و ئەندرسۆن و وەبزماوم و ئەوانەوە ئەوش پێی وایە دەبێت کۆمەڵگە دابەش بێ بۆ دوو چین چینی باڵادەست سەردار و چینی کۆیلەکە ئێمەی کورد تاقگەلێکی بە کردارەکانمان لە لووتکەی هێزمانە بە هەموو جیهانمان وتووە کۆمەڵگەیەک مرۆڤ تایە نەچەوسێتەوە کۆمەڵگەیەک مرۆڤەکان تایە ئازاد و پێی توانەکانیان بتوانن سوود لە سروشت و سروشت لە ئێمە خزمەتی سروشت بکەین بۆیە کە ئەبینم بە هەموو ئەو بارودۆخە قورسەی بەسەرماناتی ئێپڕ بە هەموو ئەو شکست و سەرکەوتنانەمانەوە من زۆر گەشت بینم بە تاکی کوردی بە کۆمەڵگەی کوردی بە کلتوری کوردی بێشکم ڕۆژێک چۆن شارستانیەت لە باوەشی ئەو چیانەی زاگرۆ زۆر دەستی پێکردو و توانیانە بەجێ هەموو جیهانە بڵاو بێتەوە خەڵکی تر ئیستیغلالی کردو و ئێستا ئێمە حسابی ماتریالمان بۆکەن حسابی مادەی ڕقمان بۆکەن ڕۆژێک لە ڕۆژان شارستانیەتی کوردی فکری کوردی کە بریتە لە دروستکردنی مەملەکەتی خواکان مەملەکەتێتی ئایا سەردار و کۆیلەتیانە بێت جارێکی ترە گەڕێتەوە
جارێکی تر شارستانیەتی سۆمەریەکان کە بەشێکی زۆریان کورد بوون جارێکی تر دەست بەسەر دنیا گرینەوە بەو دەست بەسەرەوە بستێ لە ئەرزی خەڵکدا گیر بکەین بەو دەست بەسەراگرتنە کەسێک بکەینە کۆلەی خۆڵان وەکو عەرزم کردی کۆیلەکانمان لە دەوڵەتی ئاشووری چەند هەزار ساڵ پێش ئێستا چێبیری لە ئازادکردنەوەی کۆیلا کردەوە جگە لە کورد چێبیری لە ئازادی دینیە کردەوە لە کاتێکە حکووماتی دینی هەبوو جگە لە ساحە دینی ئەیوبی چێبیری لەوە کردەوە کە دژەکەی بڕوخێنێ بەڵام ئامادە نەبێ بڕۆ حکومڕانی نەتەوەیکی ترکوچکە بەغا بە خاکی کوردستان نازانێت کە ڕەحمە پاشای بابا کام سەرکردەی عەسری نوێ بەڕوونی ئەڵێ ئێمە نە خاکی کەسمانی داگیرەکەین و نەقبوڵیشەکەین کەس خاکمان جاگیر بکات جگە لە مەسعود بارزانی ئەمێنێتەوە سەر ئەوەی ئایا ئێمە ئەو سیستەمە سیاسی کە ئامێرە بۆ بەجێبەجێکردنی ئەم کلتورە فیکریەی ئێمە خۆڵقاندوومانە سیستەمێکی باشە یان سیستەمێکی خراپە سیستەمێکی خراپە ئەگەر وەکو گشتی سەیری بکەین وەکەوەی حکومەکە وەکەوەی تاچێک ئازادی هەیە وەکەوەی ژیانی اقتصادی دامین کردە سیستەمێکی هێزگار باش و بەهێزە ئەگەر زێری فشارە دەرێ چییە هەرێمیەکان و جیهانیەکان بکەین لەسەر کورد دەزانی لە دنیای مۆدێرنە و عەسری پیشەسازی و سەرمایەداریە ئەڵێ مرۆڤەکان دەبێت دابەش ببن بۆ سەردار و کۆیلە هەر شتێک لە دەرەوەی ئەم تیۆرە فکریە بێ وجودی نییە ماتریاڵە مادەیەکی ڕقە ئەبێت تێک بشتیان لێو دروست بکرێتەوە بۆ نمونە ئەڵێتەوە ناتوانانی سەری درەختێک بکەیت لە ناوقەدی درەختەکە لە مێشکی خۆتا کوستێکی لێ دروست بکەیت دەبێت و دارە ببڕی ئەنجا قاشقاشکێ بکەیتە تەختە ئەنجا تەختەکە تووسێکی لێ دروست بکەیت ئەڵێ هەر میلەتێک کە نەبووە کۆیلە وەکو چەرکەسەکان وەکو قبتیەکان وەکو ئەمازیخەکان چوزانم زۆربەی وەکو هەندێکی ئەرمەنیەکان ئەمانە بوونە کۆلە تەسلیمی واقعەکە بوو یان نەبووە سەردار وەکو فارس وەکو عەرەب وەکو تورک وەکو ئینگلیز وەکو فەڕەنسیەکان نەبووە چەوسێنە ئەڵێ ئەو ماتریاڵە وجود مادەیەکی ڕقوتەقە دەبێت تێکی بشکێنی بۆ دروست بکرێتەوە دووسێن کە من نەزەری تێڕوانینی مۆدێرنە بۆ دنیای حەزارەتی ئێمە تاکە گەلێک لەسەر تاسەری جیهانە لەسەر قاچی خۆی وەستا دەڵێ نەخێر من نەتێکەشیم ببمە وەک مادەیەکی ڕقوتەق و تێکم شێنی تۆ دروستم بکەیتەوە نە ئامادەشم بستێ لە خاکی کەس داگیر بکەم و زۆڵم لە کەس بکەم بەس کورد بووە زۆر بێشکە بەبوونی ئەم هەموو گەندەڵیەمە بەبوونی ئەم هەموو نادات پەروەریەمە ئەگەر بەراورد لە نێوان جەنابەت دەزانی سیاسەت ڕاضیاتە لە نێوان ئەو هەموو فشار و هێزە تێکدەرانە بۆ قەزەی کوردی بکەیت لەگەڵ ئەوەی بەڕێوە بین کاتە حکوومەتێکی باشمان هەیە ژیانێکی باشمان دروست کردووە وە زۆر بە هیوام ئەوەی کە جەنابی کاک نەچیر تایەرەی گەیاندووە جەنابی کاک مەسعود بتوانێت زۆر زیاتر پێشی بخە سقم بە بۆ چوونەکانی بە تەعاملەکانی بە بیرکردنەوەکانی بە هەنگاوەکانی گەجگار زۆرە خەڵکیی نەیارمان ڕەخنەمان لێگرن ئەڵێن چۆن دەبێت پیاوێکی ئەمنی بێتە سەر حکومڕانی بکە دەوڵەتەکەمانەکەنە دەوڵەتێکی پۆلیسی پرسیار ئەوەیە ئایا پۆتین کە توانی قەبزەی مێژووی اقتصادی بە رووسیا دروست بکە رووسیا کردە پێ دەوڵەتێکی پۆلیسی دیکتاتۆری یان رووسیای گەڕاندەوە بۆ عەسری ئیتیحادی سۆڤێتی کۆن لە هێزە و عەسری دەوڵەت دیموکراتیەکانی دنیا لە دیموکراتیەدا بێشکەم و ڕوونەی بینی رووسیا بۆ بەیەکی لە هێزەکان و هاوڵاتی رووسیش لە جیاتی ئەوەی جاران خەویان بە کۆکاکۆلا و کاوبۆیەوە بینی ئێستا ئازادە دەچێتە ئەمریکا دەچێتە ئەوروپا و ئەوەی لە ئەوروپا و ئەمریکاشەیە لە رووسیا هەیە کەواتە هیوادارم جەنابی کاک مەسرور بتوانێت پۆتینێک بێ بۆ ئێمە کوردستان بگەینێت سەر بەخۆی و بگەێنێتە ئەو پێشکەوتنە اقتصادی و سیاسی و فکری کە ئەو خەڵکانە باوەڕیان پێنی و ئێمە زۆر باوەڕمان پێێت دەستا خۆش کاگنات هاتی ناکۆتەی بەرنامەکە زۆر خۆشحاڵ بوون لە بەڕێن ڕاوا ئامادە بوویت زۆر بۆ جەناب هەواڵانەی پشتی کامێرە زۆر سپاس ئەزان تا ڕابەکردنی پرسێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ